بەداخەوە دوێنێ دەی حەوت بەهۆی پەلامارێکەوە لە پیرانشار و دوجار بەهۆی تۆپبارانی ناوچەی سیدەکانەوە هاوڵاتیەکی هەرێمی کوردستان بە ناوی زەیتون قادر چیچۆ شەهید بووە و هەردوو براکەی عەلی و سیروان بریندار بوون. بە ناوی پەرلەمانی کوردستانەوە پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی خانەوادەی ئەم شەهیدە و هیوای چاکبوونەوەش بۆ هەردوو براکەیە خوازین. وەکو پەرلەمانی کوردستان ئیدانەی هەر جۆرە کردار و پەلامارێکەکەین کە هەر هێز و لایەن و گروپێک خاکی هەرێمی کوردستان ئیستیقلال بکات بۆ پەلاماری وڵاتانی دراوسێ و بەهۆیەوە ئەو وڵاتانەش هێرشی سەربازی و تۆپبارانی ناوچە سنووریەکانمان بکەن و لە ئەنجامدا هاوڵاتیانی کوردستان زیانی گیانی و مادیان بەربکەوێ. دەبێت ئاستێک بۆ ئەم جۆرە کار و کردەوانە دابنرێت و شەڕ و ململانەکان لە هەرێمی کوردستان دوور بخرێنەوە و ئاسایش و سەقامگیری هاوڵاتیانی کوردستان نەکرێتە قوربانی. ئێمە وەکو پەرلەمانی کوردستان لایەنگر و پشتیوانی چارەسەری ئاشتیانە و دیموکراسیانەی پرسی کوردین لە پارچەکانی دیکەی کوردستان کە بە لێکتێگەیشتن و دیالۆگ و ڕێگەچارەی سیاسی و دیپلۆماسی چارەسەر بکرێن. بەڵام دژی هەر جۆرە توندوتیژی و پەلامارێکی سەربازی و بۆمبارانی فڕۆکە و تۆپبارانی ئەو وڵاتانەی ئەگەر لایەنەکانی ململانێ سوورن لەسەر ئەوەی شەڕی چەکداری و پێیان وایە چارەسەری سەربازی کێشەکان چارەسەر دەکات، داوایان لێ دەکەین ئاستێک بۆ ئەمە دابنرێ و کێشە و ململانەکان و کار و کردەوەکانیان لە هەرێمی کوردستان دوور بخەنەوە.